سڵاوی خواتان لێبێ لە ناو بازاردا ئێستا گەرمگوڕیەکی زۆر هەیە بۆ کڕین و فرۆشتنی ئاڵتون بە تایبەتی بازاڕی لیرە و هەروەها زیو بە شێوەیەکی بەرچاو گەرمە. ئەم دوکانزایە ماوەیەکە خواستی زۆریان لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتی زیو کە خەڵک بەم جۆرە بە کیلۆ دەیکڕێت و بۆ ئەوەی کە قازانجی لێ بکات لە ماڵەوە هەڵی دەگرێت. هەندێک لە هاوڵاتیان تەنانەت خانووزەوی بۆ دەفرۆشن بۆی کە بیدەن بە زیو چونکە دەڵێن لە ماوەی چەند ساڵی ئایندەدا نرخەکەی بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە هاوشێوەی نرخی ئاڵتون کە ئێستا لە ماوەی با بڵێن 8 ساڵی ڕابردوودا هەر کیلۆیەک ئاڵتون نزیکەی 90 دۆلاری چۆتە سەر بە زمانی بازاڕی. طبعا لیرە و زیو خواستی زۆریان لەسرە زۆرێک لە هاوڵاتیان ئەوانەشی کە ئاڵتونیان هەیە دەیفرۆشن دەیدەن بە لیرە چونکە ئەمە حەقدەستی نییە دواتر دەتوانن بە نرخی خۆی لە بازاردا بیفرۆشنەوە. اینجا لەم نێوانەدا مامەڵەی ئەم دوو کانزایە زۆرتری مشتمڕی لێکەوتێتەوە. هێندێک لە ئەوانی کە لەو ئیشەدان بە جۆرێک بە نمونە قەرزی تێدەکەوێت و ئاڵوگۆڕەکە تۆزێک بۆنی ئەوەی لە دەکا ئاڵوگۆڕەکە و هەروەها مامەڵەکەش حرامی تێبکەوێت. ئێمە لەو ڕپۆرتاژەدا ڕووی دەکەینەوە بزانین هاوڵاتیان تا چەند سەریان کردۆتە کڕینی ئەم دوو جۆرە کانزایەوە ئایا مەسلەی حەڵاڵ و حرام لەم مامەڵە و کڕین و فرۆشنەدا چییە قسەی شارەزانی ئابووری و هەروەها لیژنەی فتواش لەم بارەوە چییە. من ئێستا لە یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی ئاڵتوودا ئوستا سڵاو لێبێت زۆر سپاس دەکەم. ئەم دوکانزایە ئێستا زیاتر خوازە سەر کامیانە تاوان ئەمیان گرانە بەڵام ئەمیان هەرزانترە و خەڵک زیاتر توانای کڕینی زیوی هەیە. بۆم ڕوونکەیتەوە بۆچی ئێستا خەڵک زیاتر جەناب لە ئیشەکەی سەری کردوتە کڕینی ئەم جۆرە کانزایانە. خەڵک با بڵێن بە سێ چوار شێوەز ئەکرێت. یەکەم لیرە ئەوەی کە پارەی بەمنە قەڵبێک زیوی نییە چکە یەک لیرە لە کیلۆیەک زیو هەرزانترە. ئەوەی کە پارەکەی زیاترە زیو ئەکرێت ئەوەی کە پارەکەی بەونە لە زیویش زیاترە ئەو کاتە سەبیلکە هەیە سەبیلکەکان ئەکرێت لە سەبیلکە بە 50 غرامی هەیە بە 100 غرامی هەیە بە ئۆنس هەیە. لە دوای ئەوە 250 غرامیمان هەیە قەڵبی 995 لە دوای ئەوە 500 غرامیمان هەیە لە دوای ئەوە کیلۆمان هەیە تا هەچ کەسە و بە پێی توانای خۆی بە پێی ئیمکانەتی خۆی هەمووی ئەکڕێت. ئەم سیوە ماوەیەکی کەمە ینی خوازە سەری زیاد بووە یعنی لە نرخێکی کەمەوە نزیکەی 1000 دلارەوە ئێستا پێما بکەیشتۆ بە نزیکەی 2000 دلار. بۆچی لە پڕێکە ئەمە تەنها لە کوردستانەوە بەرز بۆتەوە یان نا زیویش با بڵێن هەموو زی و ئاڵتون ئەمانە بۆرسەی عالەمیە ینی ئەوە نییە سعرەکە با بڵێن لە کوردستانە دیاریکرێ یان لە وڵاتێکە دیاریکرێت چۆن ئاڵتون بۆرسەی هەیە بەرز و نزمەکات زیویش بە هەمان شێوەیە. ئێستا بۆنە یەک ئەم دقەیە 1 کیلۆزی و 1626 دلارە بۆ بە پێی سەری ئۆنسەکەی بەڵام لە بازارە بە زیاتر مامەڵی پێواکرێت چکە ئەم زیوەکە هاورداکرێت نقلی لێ ئەدرێت گومرگی لێ ئەدرێت حواڵی لێ ئەدرێت ئەمانە هەموو ئەچێتەوە سەر سەری زیوەکە. بەڵێ هۆکاری بەرزبوونەوەی نرخی زی و هەندێک دەڵێن بەهۆی گرانی نرخی ئاڵتونەوەی خەڵک ئێستا ڕووی کردوتە زی و لەبەرەوەی خەڵک ناتوانێت ئاڵتونەکە بکڕێ ئەمە شوایە یان وەکو باسم کرد وەکو تەڵاب کە تەڵەبی لەسەر زیاد بێ فەرقەکەی زیاتر ئەبێت لەگەڵ سعری بۆرسەکەیە نەک با بڵێن وەکوی تەڵەبەکەش هۆکار نێ بۆ تەڵەبەکەش هۆکارە بۆ بەرزبوونەوە بەڵام بەرزبوونەوەک بۆ ڕادەیە نا با بڵێن چەند ساڵێک دەمون پێش کیلۆیەک زی و بە 700 دلار بە 800 دلار بەم 900 دلار بەم سعرانە بوو ئێستاکە 1600 دلارە تەڵەبەکە لەسەری ئەوە نییە کە بەرزی کرد بێتوانێت خۆی سعری بۆرسەی عالەمەکەی بەرز بۆتەوە بەڵام با بڵێن بۆنە ئەم دقەی بە 1600 دلارە لە بازارە با بڵێن جەنابەت بە 1800 دلار دەستەکەوێت ئەم فەرقە تەڵەبەکە دروستیەکات بێژگە لەوەش خۆی ڕۆژانە سەری حواڵش ئەگۆڕێ لەگەڵیا بوونە تۆ بۆ دەفتەرێک دلار ڕۆژە بۆ ئێمە 150 دلار حواڵەمان ناوە کیلۆیەک زیو کە بۆ دێتوانێت نقڵی لێ ئەیت لە دوبەی و کێتەوە بۆ ئێرە و زائیدەن ئیسفادەی با بڵێن خێری ئەو کەسەی کە ئەی وێنێت و ئەی فرۆشێتوانێت ئەمانە هەمووی ئەچێتەوە سەر زیوەکە و ڕۆژ هەبوو بنە تەڵەبی زۆر لەسەر بووە کیلۆیەکی زیو لەگەڵ بۆرسەکە 300 دلار 400 دلار 500 دلار فەرقی هەبووە. باشە ئێستا جەنابەت کە لەم دوکانەی خەڵک زیاتر تەڵەبی لەسەر لیرەیە یان ئاڵتونی حازرە کڕێ لیرە
تەڵەبەکە زیاتر لە فرۆشێ بۆ لیرە خەڵک زۆر بۆ ئاڵتونی هەبووە هێنایەتی فرۆشتوەتی لە یەکسەر لە لیرەی کڕێوەتەوانێ پێتی لیرەکە دائەنێم لە بەرەوەی لیرە دەستی کەمترە وەک لە چاو سنعاتەکانە با بڵێن لە چاو تاقمێکا لە چاو شتێکی کەیە لیرەکە دائەنێم بۆ نەوکە بەرز بۆ لیرەکە ئەفرۆشمەوانی ئیسپاتی لێکە بەڵام لیرە نافرۆشتە کەمترە فرۆشتە ئێستا خەڵکەیە لیرە بفرۆشێ خەڵکی خۆمان ڕێک با بڵێن بە عەکسەوە ئیشەکات کە بەرزە بۆوانێ هەمووی ئاهاتەی کڕی ئێستا کە دابەزیوە زۆربەی زۆری خەڵک ئەیفرۆشێ ڕێک بە عەکسەوە ئیشەکەن خەڵکی خۆمان کێشەکە ئێستا خەڵک زۆربەی زۆری ئەفرۆشێت چکە لە چاو فەتێک لەم پێش تۆزێک دابەزیوە خەڵک ترسیوە هێڵە زیاتر دابەزێ بەڵام ئەوەی کە ئاڵتونی هەیە من داوای لەکەم لێرەوانێت بە هیچ شێوێک ئاڵتون مەفرۆشن چکە دڵنیا بە مستەقبەلی ئاڵتون هەر بەرەو بەرزیە ئەگەر دابەزینێکیش بکە ئەوە کاتی و هەر بەرزە بێت لەوە زیاتر بەرزە بێتەوە تەوەقعی با بڵێن پێشبینی هەموو کەس پێشبینی هەموو بانقە جیهانیەکان لەوەیە کە لە سەری ئێستەی زۆر زیاتیش بەرز بێتوانێت ئێستا لیرەیەک لەمانە نزیکەی 250 دلار بوو بەڵام ئێستا ئەم لیرەیە گەیشتۆتە 870 دلار یعنی ئەوە نەی چۆتە سەر یعنی تەسەوڕەکەی ئەمە 1000 دلاریش تێپەڕێنێ تەوەقعی ئەوە وایە لە ساڵی تازە 1000 دلار بەرەو سەرەوە بێت ساڵی تازە خەڵک هەیە بێ بە قەرز داوای کات بڵێم دواتر پارەکە هێنم نەخێر ئەوشتە لە ئاڵتونە نییە چکە ئاڵتون دەست بەدەسە کە قەرزی تێکە و حرامە بێت بەڵێ ڕاستە هێندێک بۆ زیوەکە وایە ینی بەنمونە زیوەکە دوکانی زیو فرۆش بێ یا ئاڵتون فرۆش بێت زیوەکەی نییە بەنموناڵێ سێ ڕۆژتێ بەدەستمەگا مەسا هەیە پارەی خەوان دەبێت ئەم شتانە ڕوویاوە بەڵێ ئەویان هەیە ئەوە لە حاڵەتێکە ئەکرێبوونە فترێک لەمە پێش تەڵەبێکی زۆر لەسەر لیرەش و زیویش هەبوو لیرەکە بۆ نەیمە کە لە دووبێەوە ئەمان هێنان لەوێ معاملەکان فریان نەئەکەوتن تەڵەبەکە ئەمنە زۆر بوو فریان نەئەکەوتن با بڵێن لیرەکە دروستکەن ئاڵتونەکەمان ئەفرۆشت پارەکەمان وەرەگر ئاڵتونەکەمان لە دووبێ ئەکڕێوانێ ئێمە وەکو تەنها وەکو وەکیلێک لەم بینەیە ئاڵتونەکەی جەنابەت بوونە جەنابەت هاتیت ئەدوت کاکە بن 20 لیرەمەوێت 20 لیرەکە و داقەیە بای چەند بوو بمان حسابە کردیت بە پارەکەی جەناب دێکسەر ئاڵتونەکەمان لە دوێ بوو ئەکڕێتەوانێ لەوێ لیرەکەمان بۆ ئێای بەکرد ئیتر جاری وا هەبوونە دوای 2 ڕۆژ لیرەکە ئەگەشت دوای 3 ڕۆژ لیرەکە ئەگەشت ئاڵتونەکەی هی جەنابەت بوو ئەوە نەبوو با بڵێن بە قەرز بێت پارەکەی بەڵێ ئەوە نییە بە قەرز چکە بە قەرز بە هیچ شێوێک نابێت بەڵام پارەکەی نەیە و دواتر بڵێ ئەیەم پارەکە شتی وا بووە شتی وا ئەوەش هەبوو بەڵێ بخۆمە خۆمان هەمان بووە بەڵام نەمان فرۆشتەوە تومانە کاکە تۆ کە مادەم ئاوا ئەقیت ئەو ڕۆژەی کە لیرەکە گەشت بەسەری ئەو ڕۆژە بوونە لیرێک بە 800 دلار بوو بە 900 دلار بوو بە 1000 دلار بە چەند بوو ئەو دقەی کە هات لیرەکەت عینە دەرمیش پارەکەیت بەڵێ زیاتر چه چینێکی کۆمەلگا خواسی لەسەر ئەم هەمووان هاوڵاتی ینی هەموو چینێکی کۆمەلگای کڕێ ئیتر وەکو باسم کرد هەچ کەسەوە بەپی توانای خۆی ئەوەی کە توانای هەبوو بووێ با بڵێن کیلۆی کڕیوە ئەوەی کە کەمتر بوو بێ لیرەی کڕیوە بەپی توانەوە بەپی گیرفانی کەسەکە بوو هەبووە داوای کیلۆ ئاڵتون بکات بۆ قازانچکرد هاوڵاتی بەڵێ خەڵک هەبووە بە جارێک 10 کیلۆمان پێ فرۆشتوە بەڵێ خەڵک هەر بۆ قازانچی هەر بۆ قازانچی بیفرۆشێت هەر بۆ قازانچ منە کڕێویەتی دوای فەتەیەکە بەرز بەتوانێت فرۆشتوێتەوە ئێوە ڕێنمای خەڵکەکەن بۆ مەسەلەی حەڵاڵ و حرامی لەم بابەتەیە بنمونە خەڵکێکەیە بێ نەزانێت بنمونە داوایکە بە قەرز بەڵێ ئێمە خەڵک هاتووە بوونەوتێتی شتێکی ئەمە بڵێن بای 10,000 دلاری ویستووە توێتی کاکە من 8,000 دلارم پێ 2,000 دلارەکەی بۆ نە 3 ڕۆژیگە بەتانێ نەمان کردو منە کاکە ئەم شەوی کە جەنابەت ئەتەوێت بەم شێوە حرامە بێت نابێت 8,000 دلارت پێ بای 8,000 دلارەکەی خۆت بکڕە 2,000 دلارەکە 3 ڕۆژیکێتە دەسێت 3 ڕۆژی گەورە 2,000 دلارەکەش بە باڵ ڕازی بۆ بە وەڵامە بەڵێ کە خەڵک پێی ئەڵێ حرامە هەم زۆربەی زۆری خەڵک وەزانوەکو ماوەڵەی بابەتی ترە ینی پێوە بکات و بەلایەوە ئاساییە ناڵێ مۆکو ئەوی کە خەڵک ئەوەی کە نەیزانیەوە داوای کردووە کە پێمان وتووە نەیکردووە توێتی مادەم حرامم بۆ شوێ نایکەم 8,000 دلارم پێ بای 8,000 دلارەکە
کاکدانە سڵاو لێبێ زۆر سپاس دەمێ ینی لەسەر مەسلەی ئاڵتون و بەتایبەتی لیرە سەما بۆکەی بۆچی ئێستا خواست زۆر لەسەر لیرە زیایی کردووە بەتایبەتی خەڵک هەیە باز لەوە دەکرێت خانووە فرۆشێ سیارە فرۆشێ بۆ لیرە هۆکارەکەی چییە؟ پێشەکی بە خێراتنتان نەکەم بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە بە درێژایی ئەم ساڵ هەچ کەسێک کە لە ئاڵتونا مامەڵی کردێ لە قازانجا بووە خەڵکەکەش بڵێ تونەڵی حەزی بەوە کە ئیسفادە بکە و زێڕیش تاکەشتە لە هەموو دنیا کە ناتوانێت بەهاکەی خۆی لە دەست بدات هەتا بێت بەهای خۆی زیاتر ئاکات ینی ئەمە بۆ ساڵانی ئایندەش ڕاستە ینی زیاترە بێ ئێستا برومە من بێم ئەمە بکڕم زەرری لێ ناکەم بۆ مانگێکی تر دوو مانگی تر من پێشە شتێ پێتاناڵم چی ڕکلامی من کە کراوە بۆ لیرە بێ بۆ قاڵە بێت پێشە شتێ من زەرێرم پیشانی خەڵکەوە نەکسووت بەس خۆی سوودی هەیە بەد من ئەمێ جارێ ڕێنیشانەری ئەوە بم کە زەرریشی هەیە یعنی هەموو کاتێک من ناڵم ئەمە لە قازانجایە ئەم لیرێ سەیری کە ئەمانە تازە لیرە و ئاڵتون بەعام لە هەموو دنیا بوو بە شتێک کە تیجارەتی پێ ئەکرێت و خەڵکێکی ژێ ینی من پێی ئەڵێم هەچ کەسێ سەرمایەکەی ئەگە بتوانێت لە ساڵ دەی بکە بە ئاڵتون بۆ ساڵانی داهاتوش باوەڕکە لە پێشەوە ئەبێت ئینشاءالله مەبەسم لەوە نییە کە ئاڵتونەکە گران بێت لەوانەیە لە داهاتوی زۆر نزیکە زۆربەی زۆری ئەملەکان بەرەو شکسێنان پێ بڕۆن ئەگە دیقەتی بێ بۆی ئاڵتونی ژواگرانە زی و گرانە بێت ئەمە ئیلاقی بەوە هەیە کە ئەم قاقەزەی لە دنیا ئیشی پێکرێت وردە داعبەزە لەبەر ئەمان هەموو دنیا بەتەمان ئەو وڵاتە زلهێزەکان کە دراوی ئەلکترۆنی پێ بکەن ئەو دراوانی تر احتیمالە بەتەواتی شکست بێنێ بۆیە خەڵکی ژێکە سەرمایهدار هەمی ئاڵتونەکرێت لە باتی سەرمایەکەی لە سادە دابنێ زۆر باشە بەڕاستی ئێستا لای جەنابەت ینی خەڵکانێک ڕۆژانە دێن لیرە ئەکڕن یا ئاڵتونی حازرەکە ئەم لیری کە ئەیبینیت ئەمە لە توانای مناڵێکە هەیە وەسەتا هەیە گەورەیە هەنی دۆڵەمەن هەژار وەسەد هەمی ئەتوانێت کڕینی پێوە بک بەمەوە بەڕاستی لیرەکە زۆر سەرفاتی هەیە خەڵک زۆرەی کڕە لیرەکە و کاتێک ئیشکەی کرە حەقدەسەکەی زۆر کەمە بەڕاستی زۆرترین حەقدەستی $10 ینی ئەو کەسە ئەگەر ئاڵتون لە سەری خۆیان بێت ئەمە بکرێت و بفرۆشێت جاری تر لیرەی $10 زەرەرەکە لە کاتی کە تەڵابی زۆر لەسەر بێ لیرەی $3 کەمترەکە بۆیە لیرەکە زۆر خواستی لێسەرە بەڕاستی یعنی من ئەگەر 5 ساڵ 3 ساڵ دای بنم هەر ئەوەنە زەرەرەکە ئەمان من گەرنتی نایان بکرد لەبەروی ئەمە دنیا لە دەست ئەمریکا و سڵینیا ینی بەڕاستی ئەگەر بێت و گۆڕانکاریەک بکەن لەوانێت زۆر شتەکە ینی بەرەو دابازینی بێنن زۆر لە شتەکانی دنیا لەوانێ بەرەو خراپی بڕات و حسابی ئەوەش بکە ئەگەر بێت و هەر لەم ئاستی خۆی بەرەو بەرزتری بڕە ئەمە شتی ترە نۆرمەڵە ینی ئێستا من گەرنتیت ئێمە ینی کە ئەمە بکڕیت یا ئەمە بکڕیت داهاتووی زۆر ڕوون و دیارە ئەترۆ خۆ هەموو کەسێک باسی لەسەر کات و لە تەلەڤیزۆنەکان و ئەو ئیخبارەکانی دنیاشە هەمووی تایەتی ئەمەی دەست ئەمیان بچووکترە ئەمە 1 کیلوەیە هەیە نیوەی ئەمە 500 گرام ئەمەش 250 گرام لەم 995 ئەم سێ قیاسە هەیە ئەمەیان بە 13 دەفتەر و 20 گەڵایە بۆ ئەمڕۆ سیارەکەی 500 گرام تەقسیمی دوێکی بای 660 وەرەقەیە 250 گرامی ئیش بای 330 وەرەقەیە زیاتر ئەم سیانە ئەمە کیلۆیەکە ئەمە وتێت ئەمەش زیاتر خەڵک تەڵب لەسەر کامیان زیاتر ئەوەی پێ دەڵێم ئەوەی کە نۆرمال هەموو کەسێک ئیشی لەسەرەکە لیرێ لەبەری توانای هەموو کەسێکە توانێت دانەیە بکڕێت توانێت چوار بکڕێت توانێت هەش بکڕێت تەباقێک هەشدانی دیایە و سەریع فرۆشی زۆر بازار عنی کڕین و فرۆشینی زۆر لەسەر ئەمە بەڕاستی زۆر بۆ خواست ئێستا لەسەری بنمونە ڕۆژانە تۆ پێشتر بەم جۆرە ئەتفرۆش بازاری گەرم بوو بەڵێ من الحەمدولillah تقریبا 3 مانگ زیاتر من لەسەرم بابەتە ئیشەکەم و خەڵکی زۆر لێمەکرێت کاتی ئیشکە ئاڵتون ئۆنسەر ڕوو لە زیاد بنەوە کات هەموو کەسێکی کڕێت چکەشی زۆر ڕوون و ئاشکرا کە ئەم ڕۆیکرە بۆ بانی ئەزانێت $10 لە قازانجا $20 لە قازانجا تێگەی یعنی شتێک لە باتی پارە زۆر باشترە من ئاگام لێتی زۆری لە عقارەکان زۆری لە شوێنی معرەزەکان سیارەکانیان فرۆشۆ کردوانە بەمان لە برێوی زانیانەکە داهاتووی باشە و قاتانێکی باشی لێک توانی سارێک پێ بکە بە جوانتەریا و خود عرضەیە پارچەی عەرزی تێ پارچەی عەرزی جوانتەری پێ بکڕێ ینجا بیستم پرسیارەوە بکەم خەڵکی عەرزە و خانوو بفرۆشێ بۆ تایە بۆ من ئاگام لێ بۆ خەڵکە بووە هاتووە سیارەکەی خۆی فرۆشتو یایەتی بە لیرە بۆی قازانجێک بکات و بچێتە سەرروترۆ سیارێکی جوانتری پێ بکڕێ یا عەرزەی فرۆشتووە ئەمەی پێکڕێ لە داهاتوە عەرزێکی باشتری پێ بکە هەنی مامەڵەیە ئەمە با بزانین ئەمەی لاقی بۆ نییە بڵێم مەڵا حەزی لە ئاڵتونە مامەڵێ ئەم ئەزانێ لێرە ئیسفادە لەم پارچەیە کات ئەمڕۆ بازاڕی هەیە تێگی ئیتر مامەڵی لەسەرەکە هەتا ئەو کاتی ئەمە هەچەنە وەستانی نیە هەتا دنیا هەر ئاڵتونە
خواسی لەسەر و هەر مامەڵی لەسەرکرێ خەڵک تۆزە پەلە ناکەن لە مەسەلی بەرزبوونی ئەم کانزانەیە ئێستا بەنمونە خۆتەزانی ئەمە کیلۆی نزیکەی 85 کەڵا دابەزی ئێستا تۆزێک ئەوەی کە ئێمە بزانانی خەڵک هاتووە دەیفرۆشێتەوە جارێکی تر بە گرانی شکڕیوەتی دەیفرۆشێتەوە پەلەپەل ئەم پەلەپەلە لە مەسلەی کڕین فرۆشتنی ئەم کانزایە تا چەند زیانی بە خەڵکیانوە من تکام وایە هەچ کەسێک کە مامەڵە لەسەرم زێڕاکە بۆ ئەشدانم کە لە 1970 خەڵک مامەلە لەسەر زێڕەکە کاتێک تۆ پارچەیەکت کڕی دابازینێکی بەخۆیە بینی بۆ بەیانی ڕامەکە بیفرۆشی چاوە ڕێبکە بەڕاستی ئەمە 4375 بینی و 4375 بینێت تۆ جارێک تر بەس من ناتوانم بڵم بەیانیە دوو بەیانی بەس بە تاکید ئەو سعرابین تۆ ئاڵتون چه سعرێکی بینی ئەبێت تێپەڕێنە لەوەش تێپەڕێنێت تێگەین بەسم هیوادار مەچ کەسێکە مامەڵی لەسەر کە تۆسە سەبڕی هەبی لەگەڵیا کە سەبری هەبوو تووشی زیان نابێت خەڵک بێ سەبرە کاکدانە بێ سەبرە لەسەری ئەمڕۆ کڕیوێتی بەیانی $10 دابەزە ڕاکە ئەی فرۆشێتەوە من پێم خۆش نییە بەڕاستی من حەز چەناگەزە بۆ پێم وتومە لیرەکەت بەرەوە ماڵەوە بڕۆ وازی لێبێنەمانە جاریوا بە زۆرین کاری کرۆ فرۆشتێتی بۆ بە خەسارە بۆ خۆی جاریواش بۆ بە قسەی کردن دوای دوو ڕژاتەوە بە پارەکەی خۆی یا بەشتێ قازانجی فرۆشتێتی من ناڵم لێ ئەزانم بەس خۆی ئەمە شتێکە وایە یعنی ئەو عادەتەیە ئەو سیارێ بینێتێ بێ بیبینێتەوە بەس خەڵک عادەتەن ترسی هەیە هەموو کەسێک وایە زەرەر تاڵە بەڕاستی کاتێک کە ئەمە ئەکرێت بیر لێ کاتەوە لە ئێستا $100 زەرەکە بە پەلەی فرۆشە لە نەوەکو بێ بە $200 زەرە جاری وای پارەکە ئامانەتە لای ئەم تەنگۆیانە خەڵک مثلا کێ بڵاوی کاتەوە لە پڕێکا بڵێ مەسن زۆر دابەزەیە زۆر هەموو دنیا خەریکی ئەمە ینی بەڕاستی مجموعێ سوۆسیال میدیاکان هەیە کە لە ئەوروپا لە دەرەوە لە ئیمارات لە هەموو شوێنێکەوە جاری وایە کە باسی دابازینەکە ئێوە شکستی پێبێنێ لەبەری خۆی کڕیم بکە هەنی شەریکاتی گەورە هەیە بەڕاستی ئەگین هیچ کەسێک من بەخۆشمەوە معلوماتی لەسەرەوە نیە کە ئاڵتون زیاکە یا کەمەکات ئەمە ئیلاغی بە تیجارەتی سڵین و ئەمریکاوای ئەو دوو کەسەیە لە باتی شەڕی سارۆک بکەن شەڕەکەن بەمە بە اقتصاد شەڕەکەن بەرامبرێتی ڕاستە یەک پرسیاری تر لە کۆتاییە مەسەڵ خەڵکەیە داوەکە بە قەرزبی بە یا بڵێ دوای پارەکە هێنم ئەم شتێک تێکەوتووە نانا ئێستا من تا ئەم دقیقە لەمە ئیژەکەم وەکو بابەتی ئاڵتونی زیینە و جار بەجارێک تێکێ ئەڵێ بە قیزمانە قەرت هەر ئێمە نیمانە بەد وەکو ئەم زێڕوزی و ئاڵتون نەبەڕاستیگە لە بەردەست منە هیچی من بە قەرز ئیژ ناکەم کاتێک مامەڵی پێکرێ بێت دەست بە دەست بیێمێ پارەکەم باتێ من ئاڵتونی خۆمە یا جاری وایە برادێک تەلەفۆنەکە لە پێویستم بە چەند لیرێک هەیە ئەو دەداقە چارێکی تر لای تۆم یا پێویستم بە قاڵبێک ئاڵتونی دەداقە چارێک تر کاتێتە دوکانێک من دووبارە معاملی لەگەڵاکەمەوە بە تەلەفۆن سعرەکەی پێڵێم کاتی ئەگات ئێرە جارێکی تریش معاملە و سعری پێڵێمەوە لەبەر حرامی حەڵالێکە بەڕاستی نابێت بە قەرێت بووی بەس بۆ ئاڵتونی حازرەکە ئەوە تێکەوتووە خەڵکێکی تواناینێ یارمەتی قیستە من نیش ماهروەکو خۆم بەد ئەیبینم ینی بە قیست ئەیێنێ زەواجی تازەکرۆ تواناینە ئیترەوە نازام حرامی حەڵالێکی لێگاتونە بەس خۆی لە دیناڵێ ئەبێت دەست بە دەست ئەوانەی کە گەنجن هەرچەوتم کۆتا پرسیارە بەڵام پرسیارەکە بێ قسمەوە ئەوانەی کە گەنجن تازە زەواجەکان جاران هاتن ئەم ئاڵتونە حازرانیان هەڵەگرن بەڵام ئێستا پێچەوانە نەبووەوە بۆ لیرە تایەتیەت 8 لیرە لە منەکرێ بەرامبەر بە 10 مەسقال هەڵیەگرێ ئیتر کاتێکە نێ بڵین هاوسە جیژێکە بە تاواتی پێک بن ئەی فرۆشت و یا قازان جگا و کاتەیە دوو پارچی تر پێگە یا دوو پارچە ئەشکێ ئەزانێک کە لەمەیان زیاتر زەرەکە بەڵێ ئەوان زیاتر زەرەکە لێ مە حەقتەسەکەیەتی نەقڵەکەیەتی مجموعی شتێک کە ئەمانە حەقی خۆشێتی کە زەرەکە لەبەرمە دەستکاری کرا و جوانکاری کرا و ئەمە پارچەیەکە یەکسەر تەبعکرێتیەکەی زۆربەی زۆریانیان ئەماکردن لە داهاتوی فرۆشنیا و پارچانی پێکردنیا پارچێکی بەرمونە گەر دەمەسقاڵەوە بکرێت و دەمەسقاڵیش لەمە بکرێت لەمە چەندێ زەرەرکە بیفرۆشێتەوە لەمە چەند ئەمە $10 $30 زەرەرە بڵین لە دەدانەیە $30 زەرەرەکە باشە بەد لە پارەی دەدانی ئەوان نزیکی ئەچێتە حدودی $150 $140 زەرەر ئێکابرا ئەمەی مەسلحەترە بەشێک لە هاوڵاتیان بێ ئەوەی بزانن داوای ئاڵتونەکەن بە قەرز یاخود بە قیست بەڵام ئەوەش ڕێوشوێنی تایبەتی خۆی هەیە ئەوانەی کە شارەزانی بواری شەرعن یاخود شارەزانی بواری دینن ئەمە زیاتر ڕوون دەکەنەوە دەڵێن ئەمە دەکرێت بەڵام بە ڕێوشوێنی یاسایی خۆی بە تایبەت لە ڕووی یاسای قورئانەوە کۆمەڵێک ڕێوشوێندان دراوە کە دەبێت ئەو مەرجانەی تێدا بێت ئەگەر ئەو مەرجانە لەنێو ئەو مامەڵێدا نەبێت ڕاستەوخۆ مامەڵێ دەوترێت دەبێت بە ڕیبا بۆیە ئەوە شێکێکە لە
کارە هەرە قەدەغەکرا و حرام کراوەکان کە دەبێ مسلمانان ئاگاداری بن. ئێستا بازاری ئاڵتون بازارێکی گەرمە بە تایبەتی کڕین و فرۆشتن بە لیرە و هەروەها قاڵبی ئاڵتونەوە. بەڵام بۆ ئەوەی کە دەوترێت هاوڵاتیان تووشی حرام نەبن دەبێت ئەو ڕێشوێنانە بگیرێتە بەر. ئێمە هەوڵە دەین شارەزانی بواری ئاینی مامۆستایانی ئاینی بدوێنین بۆی کە ڕوونکردنەوە لەو بارێ بدەن بزانین ڕێگە دروستەکە کامەیە و ڕێگە هەڵەکە کامەیە. مامۆستا سڵاو لێبێ زۆر سپاس. ئەگەر بێت و هاوڵاتیەک مەسەڵەن چێ سی مسخاڵە کڕێ پارەی 20 مسخاڵی پێەیە ئەڵێ دوایی پاری مسخاڵە دوو مسخاڵەکەی ترە بۆی هێنم ئستا لەم کاتەیە پارەم پێ نەماوە یان بەشی ناکە پارەکەم دەکرێت ئەو پارەیە بەم جۆرە بدرێەوە سی مسخاڵەکە بەرێ و دوای پارەکەی بۆ بێنە یا دەبێت بڕێگەیەکی تر هەبیان ڕاستیا بێ لێدا دەرچێکی تر لێرا کاکارە پارەی 28 پێەیە ئێستا 28 مسقال دەست بەدەست لێ بکڕێ دوو مسقال بکرێ مزواڵان دوو مسقالەکە بە قەرز بیبا دوو مسقال ئاتون بە قەرزە بم نابێت لێوا بڕێ لێم کڕیوی دوو مسقال ئاتون قەرزارم دەکرێت بە قەرز ئاتوەکەدام قەرز بێ بەس بە کڕین نا ئەزان گوچۆم وەکو چۆن پارە لێ قەرزەکەم ئاتونە لێ قەرزەکەم جەناب ئاتون فرۆشی من هاتووم پارەی 28 مسقال ئاتونم پێەیە ئەشمەوێ سی بەرم ئەڵم کاک فڵان کەس کاک ڕامێر ئەوە من 28 مسقال پارەم پێەیە 20 مسقالم وەرەوە پارەکەی دوو مسقال ئاتونیشم بە قەرز بەرێ بە قەرز بەو کاتەی کە مەسەلەن سبەی دێتەوە نرخی تو کات من قەرزای منە من ئەمڕۆ مسقاڵی ئاتونم بە 500,000 کڕیەوە بەڵام سبەی بێتە 530,000 نابێت ئاتون قەرزارم نابێت ساردیانێکی ئەو ڕۆژەی هاتمەوە قەرزەکە بەمەوان کاک هاتون تو بەلای جەنابێ ئێستا قەرزەکە دێمە دوو مسقالەکە کاکە بایی چەنەیە بە سعری ڕۆژ سێ ڕۆژ پارەم وەستاگەڵ بای ئەوەندێ دوو مسقال قەرزار بوو ئەوە طبیعی ئاتون قەرزکەم ئەتوان گوت چۆن پارە قەرزەکەم ئاتون قەرزکەم پارەکەی بۆمەوە ئاتونیش بووە بەمەوە بە هەماشەوە یا پارەکەی بووە بەمەوە من جەنابێ دێم دۆلار لە قەرزەکە دەفتەرە قەرزەکەم لە تۆ بە قەرزەی بم سبەینێک کە هاتمەڵم کاگرامێ دۆلار تەوێت یا دینار تەوێت توانێت کات کامیکامتی بدەمەوە ئەمیش بە هەمان شێوە ئاتون قەرزارە بەڵام نەیکڕێ 28 مسقالم کڕیوە دوو ئاتون دوو مسقال ئاتون قەرزارم ئەمە توانێت بۆ شێوازە یا شێوازی مسقالەکەی بۆ بێتەوە یا پارەکەی بێتەوە یا توانم شێوازی لەگەڵ تۆ بکەم بەڵام کاگرامێ یان زۆر من سی مسقال پارەی 28 پێەیە ئەرێ دوو مسقال بای چەند وڵاڵی مامۆستابایی مەسە بۆ نمونە ملیۆنەکە بەڵام ملیۆنێکم بە قەرز بەرێ ملیۆنێت خۆل لە تۆ بە قەرز وەرەگرم لەگەڵ ئەوی خۆمایەکەم بە پارەی سی مسقالەکە ئەنجاڵم سی مسقال ئاتون ئەوەش پارەکەی ئەو کاتە من ملیۆن دینار تۆ قەرزارم ئەتوانین من شێوازەش ئیکە لە دەرچەکان خۆر ڕێکی خەنەگەڵ کابرای معاملە چییە ئەمەش دەتوانین بکەن لە فقی ئیسلامی ڕێگە بەمەدراوە بۆ دەرچەیەکە لەوەی کە تووشی ئینسان ڕێبانە بێ ئەتوانین ڕێگە معاملەکە ئەنجامە بەڵام گرنگەوەتانی ئاگەی لێوە بێ ئاڵتون بە قەرز نەکڕێ تا بابەتێکی تر هەیە ئێستا فێر مەسەلەن بە قیست ئاڵتونەدا مەسەلەن سی مسخاڵە بە کابرا بە قیز مانگانە بە نموناڵێ بە 100,000 200,000 سێ وەرەقە چوار وەرەقە بعد بۆ کابرا ئەمە جایزە بە هەمان شێوە نابێت ئاڵتمانمە دراوە نابێت قەرز و قستی تیاوێ ئەمە بابەتێک کە کوردوان بابەتی معاملەیە لە ئاڵتونە مەجای تیانی یا ئەوەتانە پارەکەی قست وای قەرزکامەسە بۆ نمونەکو هاتم من لە لای جەنابە پارەم پێنی ئاڵتونە بم 20 مسقال ئاڵتون بای چەنەیە ئەڵێ مامۆستا 20 مسقال ئاڵتون ئێسەکانە بای 85 وەرەقەیە ئەڵم دە 85 وەرەقە بە قەرز وەرەگرم لە تۆ هەر لە دوکانەکەدا 85 وەرەقە بە قەرز دەکات فڵانکەس وەرگێتەوە ئەی خەمە گیرفانی خۆمەوە ئەم جاڵم کاکە 85 بای 20 مسقال ئاڵتون بەرێ 85 وەرەقە کرد ئەو کاتە من دینارەکانە بۆ دۆلارەکانە بۆ هێنمە ماگانە مانگی 5 وەرەقە مانگی 4 وەرەقە وازە ها قوربان ئاوا توانم بەڵام بڵم بە قیستەی من ئاڵتون شتیوانیە ئەمان لە ئاڵتونە ناکرێت إلا ئەبێ پارەکە قەرزکە قەرزکە و حاضر بیات و دوام جا پارەکەشی باتەوە تەبیعیە ماگانە 5 وەرەقە 4 وەرەقە 3 وەرەقە تا قەرزەکە تەواو کاگرێبین نرخی زیو ئێستا تایبەتی
قاڵبی زی و کیلۆی زی و وەستاوە ئەو خواستە زۆری لەسەری بووماوە یان ئێستا کەم بۆتەوە. بەڵێ سەرەتا بەخێر سەر چاماتن وەڵاهی لە ئێستا نرخی بەرزە بەڵام وەکو جاران خواستی لەسەر نەماوە ئەم شتانە هەروایە ماوەیەک خواستێکی زۆری لەسرە ماوەیەکی ژەوەستێ تێگەیشتی ئێستا باشترین کاتە بۆ کڕین بەڕای من ینی پێشبینێکی بەرز بێتەوە. بەڵێ چونکی مانگە لەمە پێش 20 ڕۆژ لەمە پێش دووەرەقی فەرق بوو لەگەڵ ئۆنسەکەی ئێستا و دووەرەقی فەرقە نەماوە هەتا نزیکەی $2000 ڕۆژ بەڵام ئێستا بۆ $2600. بەڵێ تا $2000 ڕۆژ بەڵام ئۆنسەکەی $1600 بوو $300 هەوایی بوو زیاکراوە سەری بەڵام ئێستام قاڵبە لە تورکیا و لە دوبەی 16.5 ئەکەوێ لێرە بە 16.5 دەستەکەوێ بەبێ ئەمولەیانی دەستەکەوێت باشترین کاتە بۆ کڕین ماگبەر لێ ساتم بۆ لای تۆ تەنانەت قاڵبێک لا نەبوو بۆی کە لە بەرنمەکەی پیشانی بین یان هێ خواستی زۆر لەسەر بوو ئێستا خواستی کەمتر لەسرە بەڵێ ئەو کاتە ئەوەی ڕاستی بێ وەکو دەرمان بۆ یەگەڕین نەبوو بەس ئێستا زیوێکی زۆر لە بازاڕەکانە تێگەیشتی هەر لە ناو وڵاتی خۆمانە ئەم دەسەوە دەسەدا. بەڵێ بۆچی لە پرەکە خەڵی لە کوردستان وا سەری تێکرد بۆ کڕینی ئەم جۆرە لە زی و ینی قاڵبی زی و بۆ قازانج بوویان بۆ وڵاتی ترە ڕۆژ بۆ قازانجە ئێسەیش زی و ئایندەیەکی باشی هەیە جەناب تەڵێ مانگی پێشوو چەندێکە بە مانگێک دوو مانگە بێ هاتووی بە 12 گەڵا بوو ئێستا بە 16 گەڵایە 16 گەڵاو نیوە. باشە خەڵکی ئاسایی دێن ئەماکڕنیان خەڵکی بازرگان یا خەڵکی بەڵێ وڵای هەمووی پێوێرە هەر کەسە بە پیتوانای خۆی هەیە قاڵبەیە کڕێ هەیە سەد قاڵبە هەیە خان و بازرگانی گەورەی کڕێ بەتەکید هەیە سیاری بۆ فرۆشتو هەیە خان و عەرزەی بۆ فرۆشتو هاتووە توێتی سیارم فرۆشۆ بۆ ئەمە ینی لای ئێوە باسی کردووە بەڵێ ساریان بۆ فرۆشتۆ خانویان بۆ فرۆشتووە بەشێکی زۆری خەڵکیش ئیسفادەی لێ کردووە بەڵام لە ئێستایا کە وەزعەکان تۆزێ وەستاوە هەنی بە چاوڕوونی نییە تۆزە سارەکەی وەستاوە گینا ئەم زیوە ئایندەیەکی بە گەشی هەیە ئێستا بەڕای من کاتی کڕینە ئێستا من جاری پێشوش بەوە مدوتم لە کاتێکا مەیکڕن کە نرخەکەی بەرز خەڵکێکی زۆر سەری تێگا بە دوایە ئاگەڕێ ئەوداڵە ئێستا بیکڕن کە ئەمەتە لە من دام ناوە کەس لێ نابرسێ ئێستا کاتی کڕینەتی ئێستا بە سەری خۆی کڕی بەڵام ئێستا تۆ ئەمانە لە دوکانەکە نەبوو بەڵێ ئێستا ڕۆژانە چەند کەس دێ داوای ئەماکەوت ئێستا ڕۆژانە کەس نایە باوەڕ کەس نایە بەڵام سبحانەڵڵا کە بەرزە بێتەوە ئەمجا خەڵیت خەڵک لە نزمیان نایکڕێ کە بەرەو بەرزیە ڕاوسایی کڕ ئێستا بە باشترین ئێستا بچێتە دوبەی و تورکیاکە ئەمە لە دوبەی و تورکیا معمەلی مەڕمەڕە دوبەی و تورکیایە لەقێکی لە تورکیایە لەقێکی لە ئیمارات بچێتە ئەوەی بەم سعرەی ئێرە نایکڕێ لەوێ تایی هێنێتەوە وڵاتی خۆمان حەڤە گەڵا و $30 بۆ $40 لە ئێستا دەستێکەوێت لەم وڵاتی خۆمانە بە 16 گەڵا و نیو خەڵکێ داواکە بە قەرزبی بە داوان لێ کردوێتی بە قەرزبی بن و لە کاتێک ترا پارەکە بن مەگەر دراوسەکانی خۆمان بۆ چەند سعاتێکی نام شانە قەرزیتیانی قەرزیتیانیان داواشیان نەکردو خەڵکی هاوڵاتی نابێت هیچ شێوەیە قەرزیتیانی ئەمە با بڵێن لە بەرامبەر ئاڵتونە ینی ئەمەش خەریکە دێتە ڕێنجەکەەوە دێتە ناو بابەتی کانزا گرانبەهەکانەوە پێشتر وان نەبوو هی ئەوەیە کە ئاڵتون گران بۆ خەڵک ڕووی کردوتە زی و یا ئەم کانزایە بەهاکەی بەرز بۆتەوە بەڵێ وەڵی کانزەی ئاڵتون و زیویش هەردووکیان بۆرسن بۆرسە هەردووکیان یاریەکە حتمما تەسیرێکی هەیە لە بەروی ئاڵتون گران بووە لە هەنێ بوارە ئەما بێتەوە جێگرەوەی ئاڵتون ئەوش تەسیرێکە بەڵام بۆرسە ئەمیژەر و ئاڵتون بەرز بێت و جاری وایە ئاڵتون دابەزە ئەمدا نابەزی تێگەیشتی و ئەم زیاتر لە ئاڵتون بەرز بێتەوە لە ماوەی ساڵێکا لە $700 تا $2000 ڕۆشتۆ بەڕای من زۆری فەرقە لەگەڵ ئاڵتونە ینی چەند بەرز بۆتەوە بۆ هەر کیلۆیەک بۆ ئێستا حساب بکەین تقریبن بۆ کیلۆیەک 8 گەڵا بۆ 9 گەڵا بەرز بۆتۆ لەگەڵ پارە لە ماوەی 1 ساڵە بەڵێ 8 گەڵا بۆ 9 گەڵای فەرقە
سەبارەت بە مەسەلی ئاڵتون و مامەڵەکردن بە ئاڵتونەوە ینی دەبێت مامەڵەکردن بە ئاڵتونەوە چۆن بێ مەسلەی قەرزی تێبکەوێەوە پارە دواتر بدرێ ئاڵتونەکە جارێن بەردەست نەبێ ئەمە لە شەرعا تا چەند ڕێگە پێدراوە تا چەند دەکەوێتە قاڵبی حەڵاڵ و حرامەوە لە چ کاتێکدا حەڵاڵە و لە چ کاتێکدا حرامە بێت ئەم مامەڵ و معاملەتی کە ئێستاکرێ پێویستەکە بەڕاستی بە وردەکاریکی باش لە بابەتی جۆری مامەڵەکانە و لەگەڵ ئەو شەریکاتە یا بڵێن ئەو کۆمپانیانەیە ئەو بازرگانانی کە ئەمیشاکەن واگە لە نزیکەوە بماتوانێت لە دانیشتێکی پێکەوە هەمومان کۆبووینایەتەوە بە وردەکاریکی زۆر باشەوە لێ با بپرسینایە جۆری مامەڵەکان حاڵی ببین ئەو کاتە ئەتوانین ئێمە ئەگەری باشتر و هەروەها پرەنسیپەکان بە باشتر بۆ ڕێبخەین. بەڵام وەکو کار وەکو ئیشی بابەتی ئاڵتون یەکێکە لەو بابە لەو کاڵانی یا بڵێن لەو مامەڵەکردانی کە زۆر خەتەرە لە ڕووی ئەوەی کە چووکە نەقدە بابەتی نەقد و بابەتی ئاڵتون کە بە هاشتەکانە مامەڵەکردن پێی بە قەرز دروست نییە لە ڕووی شەرعیەوە چونکە وەکووتمان بەهایەکی تایبەتی خۆی و بەهاکەشی ڕۆژدا لەی سەردەمێکا بە گوێرەی سەردەمی خۆی کەم ناکەم و هەروەها قیمەتی بەهای دراوەکانی لەسەر ئەو بنیادەنرێ لەبەرەوە باش وایە ڕچای ئەوە بکرێت کە بێ دایمەندا بابەتی ئاڵتون و زی و ئەوانەیە بابەتی ئاڵتون بە پارە دەست بەدەست بن وابێت لەو مەجلیسەی کە عەقدەکە ئەنجامە درێ ئاڵتونەکە ئەکڕێ ئاڵتونەکە بکڕێ و پارەکەشی باتێ لە هەمان کاتە بە شێوازیەوەی کە ئاڵتون بکرێ بەڵام پارەکەی قەرز بێ ئاڵپارە بدە و ئاڵتونەکە قەرز بێ ئەمە لە ڕووی شەرعیەوە لە مامەڵەکردن بە زی و بە ئاڵتون دروست نییە. بەڵام ئەم ئەیس کە ئێستا هەیە لە بازاڕەکانە خەڵک ئەیکا ئێمە کۆمەڵ ڕێگە چارەمان بۆ داناون کە ئیشەی تیا بکەن پێمان وتون ئەوانەی کە ئیشەکەن لەم بوارەدا ئێوە ئەتوانن کۆمەڵێک ڕێگە بگرنە بەرێکێ لەوانە کەسانم بکەنە وەکیلی خۆتان لەو وڵاتانە مەسەن لە شوێنەکە لە ئیماراتە لە دوبەی یا لە وڵاتێکی ترە لە دەرەوەیە ئەو کەسە وەکیلی تۆ بێ پارەکەی بۆ بنێرە ئەو لەوێ چه مامەڵەکە بکات و هەم لە کاتی وەرگرتنی ئاڵتونەکە پارەکەی بات و معاملەکە دەست بەدەست بێ ئەوجا دوای بینێرە بۆ تۆ ئەمە ئاساییەوە معاملێکی دەست بەدەستە یا ئەوەتە لەگەڵ ئەو شەریکەیە لەگەڵ ئەو کۆمپانیا لەگەڵ ئەو دوکانی کە ئاڵتون فرۆشەیە ئێوە سەرەتا مامەڵەکە بە وعد بکەن بە ڕێکەوتنێکی وعدکاری بەم معنایە من لەگەڵ جەنابتا مامەڵە ئەەکەم پێ دەڵم تۆ ئاڵتونت هەیە تۆ جەڵێ بەڵێ هەمە ئەڵم بە چەندەیە کاک فڵان کە زەڵێ وەڵاهی مامۆستا بەوەندە و بەوەندەیە لە سیعرەوەندە لەم دەقا دەڵم باشە ئەگەریش بە وعدێ لەبین ماناوەیەک ڕاست پێ نەهاتم بۆ لای یا دووست پێی هاتم بەوەندە پێمە فرۆشی تۆ دەڵێ بەسەر چاو مامۆستا وعد بێ ئیشەڵا بۆ نەبێ دەفرۆشم ئیتر من سپێن دێم وەلای تۆ پارەکەم پێ ئاڵتونەکەم بەرێ و پارەکەی خۆت تێمێ و معاملەکە ئەکەین ئەمەش دەتوانرێت بۆ شێوازە دەرچەیەکی ترە بۆ ئەوی کە ئەگەر کاڵای ئەکرێ ئێستا ئاڵتونەکە حازر نیە بە وعد لەگەڵ یابی کاجارە پارەی نەداتێ بەس معاملەکە بە وعد شێوازی پەیمان بێتە بە ئینسانیش خاوەنی وعدی خۆیەتی ئیسلامیش پێ و تو ئینسان کە وعدێکی دابێ پێوی پابند بێ من پەیمان بە تۆ تۆش پەیمان بە بنەدەی سبەینە کاتەکەی خۆی کە دووست پێ سێس پێەکەی بۆم کراهاتم بۆلات پارەم پێ و من ئەتوانم کاڵاکە بکڕ و تۆش پارەی خۆت وەرەگرم میش کاڵای خۆمەرەگرم بەم شێوازە ئەتوانن مامەڵەکە ئەنجام بن بەڵامە بێ ئەم گرێبەستی کە ئیکەن گرێبەستی کڕینی حەقیقی نەبێ پێوتێ وعد یانی چیانی پەیمانە بە تۆ دەم وعدێ بە تۆ دەم بەڵام سبەینە کە هاتم نامچارم نەکەی ئیلا هەرەبێ بیکڕم بتوانم ئازادیم هەبێ لەوەیەگە دەشم کڕی پەشیما بمەوە طەبیعی بێ چووکە کاڵایەکەم وەستا وعدەکەم نەبڕم عەقدەکەم نەبڕانەوەتەوە تەنها وعدەکەم نەگەڵا کردوتەوە وعدا گونجێ لەم ڕۆژانە توانم دەستەبەری کەم یا پێوی پابند نەبم ئەگەر پێوی پابند نەبووم ماتانی کەسێکی بێوەعد بووم بەڵام ئەوە ناگەێنێ بێ لە لەسەم فەرزکەی پێم بفرۆشی ئەم مامەڵەکردن ئەتوانرێ ئاوەڕێک بخرێ بەڵام بەم شێوازی ئێستەکانە کە هەر خێرا بە کڕین و فرۆشتنێکە کرێ و ئێستا بە تەلەفۆن و ڕاستەوخۆ ئەو کڕیوەتی ئەویش بەسەرکردی بە ماڵی خۆی ولێر و پارەی بووە لێرە دیاسە سێ ڕۆژ ڕەتی و ئاڵتونەکەی بۆ نێرێ ئەمان بەڕاستی لە لای زۆرینەی هەرە زۆری زانایان بە ڕێبا حسابەوە مامەڵەیەکی نادروستە و نابێ مسلمان بەڕاستی خۆی نزیک کاتەوە ئەچێتە ئەو خانەی کە خانەی ڕێبا خواردنە ئەمەش بەڕاستی جۆرێکە لەو مامەڵەکردانە کە لە ڕووی شەرعیەوانێ تاوانێکە لە تاوانە گەورەکە.